نێرانی عزیز ڕاستەوخۆ دەچینە لای پاملێرمان ڕاستی حەمەمین لە شاری سلێمانی و ڕاستی سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێم بڵێ چالاکیەکانی ئەمڕۆ شاری سلێمانی چین و ئێستا تۆ لەکوێیت؟ ئێوە لە بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە شاری سلێمانی چەند چالاکیەک بەڕێوەچێت و چالاکی بەردەوام هەیە بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان کە ئێستاکە لە بەردەم هێرشی سوپای تورکیادایە هەروە بنێوە چەند هێز و لایەنێکی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان سەردانی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانەکەن لە پارێزگای سلێمانی. هەروەها ئەمڕۆ ڕۆژی جیهانی بێهۆشکاریە لە شاری سلێمانی بەڕێوەتی تەندروستی سلێمانی لێرە چالاکیێکی ڕێخستووە بۆ بۆنی ئەو ڕۆژەوە و لێرە قوتابیان و دەرچوانی ئەو بەشە هاتوون لێرە نمایشی ئەو چالاکیانەکەن. من بۆ زانیاری زیاتر ڕۆمەلای سەرپەرشتیاری چالاکیەکەم ێ بزانم بە چ ئامانجێک و بە چ مەبەستێک ئەم چالاکی ئەمڕۆ ڕێخستووە. ئەڤین خانەکە تەشریفێنیتە ئێرەوە. سڵاو لێبێت و سوپاسم دەرفەت. ئەگەر پێمان بڵی چالاکیێکی ئەمڕۆتان بۆ چیەوە باسی چی دەکەن؟ ئەمڕۆ ڕۆژی یادی بێهۆشکارانە و ئەم چالاکیانی ئێمە هەر شتێک لە نەشتەرگەری لە هۆڵەکانی نەشتەرگەری بەکاری بێنین پەیوەندی بە بێهۆشکاری هەبێ لێرە نمایشمان کردو هێناومانە. باشە ئاستی بێهۆشکاری و ئاستی لە هەرێمی کوردستان لە نەخۆشخانەکانە چۆنە لە ئێستادا؟ لە ئەستێکی زۆر باشدایە و بڕۆ ناکەم هیچ کەسێکیش گلەی لە بێهۆشکاران هەبێت چونکە ئێمە بەپی پێویست لە هۆڵەکانی نەشتەرگەریە ئیشەکانمان بەڕێکوپێکی ئەنجامەگەێنین. لە نمایشی ئەمڕۆتان چالاکی ئەمڕۆتانە چی نمایشەکەن چی ئەڵێن بۆ ئامادە بووانە چی ئەخەنە بەرچاوی و خەڵکە؟ ئێمە تەنها لێرە هەر شتێک وەکو پێشتر وتم هەر شتێک لە نەشتەرگەریە بەکارمانە نابێ ینی لە بێهۆشکاری لە هۆڵەکان نەشتەرگەری بەکارمانە نابێ لێرە نمایشمان کردووە. سپاس بۆ ئەڤین خانم. لەمە ڕۆمەلای چەند بەڕێزێک لەوانی کە لێرە مێ بزانم ئەوەی ئەوان ئەمڕۆ نمایشەکەن چیە خادون سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ ئێوە لێرە نمایش دەکەن وی ئێوە بێهۆشکاریە بۆ چ نەشتەرگەریەک؟ ئەمە کاتێ بەنجی ئاماکەین ئەم جیازانە بەکارێنین ئەمە لارینگۆسکۆپە بەکارێنین بۆ دانانی تیوب بۆی ڕێوی هەوا هەناسەیە وەستێنین بێم تیوبی بۆ دانین یاخود لارنجەڵ ماسکی بۆ دانین ئەتر ئەمان عادەتەن بەکارێنین. ئەمەشیان بۆ دیفیکەڵ ئینتوبیشن کاتێ بەناڕەحەت هەنێکیان هەیە بەناڕەحەتی و بشتیان بۆ دانرێ ئیتر ئەمانیان بە بەکارێنین ئەم جیازە. زۆر سپاس دەکەم کاک جەلال. بەر لەوەی بێمە لای بەڕێستان ئەمانە باسی بێهۆشکاری بۆ دڵەکەن کە نەشتەرگەریەکی زۆر سەختە. مێ بزانم چۆن بێهۆشکاری ئەکەن بۆ کەسێک نەشتەرگەری دڵەکە سڵاوتان لێبێ پێمان بڵێن کە کەسێ نەشتەرگەری دڵی بۆکەن چۆن بێهۆشکاری بوو؟ ئەمە لە بژانەوەی دڵەکەیە بەکارێت لە بژانەوەی دڵەکەیە بۆ ئەمەلیاتیان کە ئۆپن هارتە دڵ لە کار ئەخرێت لە ڕێگەی ئەو دەرمانە کناوی کاردیۆپلێژیایە بەڵام ئێمە ئەو دەرمانەمانە لە ڕێگەی سۆدیۆم پۆتاسیۆم و مەگنیسیۆم ئەو دەرمانانە ڕێگەخین لە ڕێگەی کانلایەکەوە کە دکتۆرەکە خۆی ڕاستەخۆ لە ئۆتریک لە ئۆرتاکەوە ئەیا بە نەخۆشەکە ئێمە سیڤیلانی بۆ دانین لەگەڵ ئەم ئارتیال لاینشە بۆ دانین و تر بەپێی بۆ 20 دقیقە وەستێنین یەکەم جا بە 2 فلو دەست پێەکەین کە ئەو دەرگەخین ناو فلودەکانەوە بۆ ماوەی 3 بۆ 5 دقیقە ئەین بە نەخۆشەکە دوایەوە کە دوای 20 دقیقە دڵ ئەچێتەوە سەر ینی ئیشی خۆی دیسان فلودێکی تری پێینەوە کە دەپلۆژای تێئەکەین و دڵەکە لە کارەخێنەوە. زۆر سپاس دەکەم کاک جەلال. ئاماژە بۆ بکەم کە لە ماوەی ڕابردووە تەنها پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی بێهۆشکاری تێدا بوو کە دەرچووی و بەشی تیا بوو ماوەی 3 ساڵە کۆلێژی بێهۆشکاریش کراوەتەوە لە کۆلێژی چوارچرا لە پارێزگای سلێمانی و ئێستاکە ژمارەیەکی دەرچووی باشەیە بۆ پەیامێرمان ڕاستی حەمەمین لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت.